لهرما كردستان بن پیکرنین پککی بردوامن کجبر هبونا وی دفن سینوری لهرما کردستان آرامی و اولهی پیدا نابه. سروک هرما کردستان جیگود کو پککی مزن ترین پرزگری کان جهرما کردستان را درستکه. نیچروان بارزانی سروک هرما کردستان دی پانیلا میری ده گود کو پککی استانگیان لپیش رکفتنا شنگال درستکه و بغداد پیشگیری پککی جالی مادی و دکه. يعني اويك للسنجار دا گزاريتن امرو مسألة پککی. اما ركوتنك من هي حكومتي هرم ركوتنك زور باشي لقال بغداد امضا كردوه بو او ركوتنا لسنجار جبه جنوبي سبب چيه؟ حكومتي بغداد زور باش دزانه يكك لأسبابي كأو جبه جنوبي وجودي پککيا لسنجار وزور بداخوا امكانيات و پارش لبغداد پیان دادريت اما مشكله که دبی زور بجدی حول بدریتن چاره سری بو بتوزید. درباره هبونا پککی لسرخاک هرما کردستان و به سروبریا لدور درستکه سروک هرما کردستان نیچروان بارزانی گوت کو پککی نریزی لیاساین هرما کردستان دگره و دجاتی همو دزگین حکومی دکه. بلام که پککه نه احترامی مؤسسات حکومتی هرم دگری نه احترامی بریارکانی حکومتی هرمی کردستان دگریتن نه پابندی هیچ بریارێکی پەرلەمانی هەرێمی کوردستانە ولا ڕۆژی یەکەمیشەوە زۆر بە عەلەنی دژایەتی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە ئێمە چ تەوەقوعێک لە تورکیا بکەین کەواتە بەڕێی من ئەوەی کە زۆر گرنگە دەبێت پێویستە پەکەکە پێداچوونەوە بە سیاسەتی خۆی بکات. هەروەها نیچروان بارزانی درباره شەڕی ناوبەرە پەکێکی و تورکیدا گوت کو divê em vê pirsê bikin ji ber çê Tirkiye derbasî xaka Herêma Kurdistanê dibe bersiv jî PKK serbarkir jî ku PKK kêşeyên mezin ji Herêma Kurdistanê re durist dike. Pisyarî yekem pêş ew bilên Tirkiya wa deka pisyar kên erê Tirkiya bo wa deka yani em zor zor muhim me aya durist e Iraq bibête serçawey hereşe bi Herêmî Kurdistanê şewa bibête serçawey hereşe bo Tirkiya yan bo her dirawseyek وەکو پرەنسیب بەڕەئی ئێمە و بۆ سیاسەتی ئێمە لە منتیقە ئەوەیە هەرێمی کوردستان و عێراق نابێت ببنە سەرچاوەی هەڕەشە بۆ وڵاتانی دراوسێ ئەوەی کە کێشەکەی قوڵ کردووە لێرەدا پەکەکەیە پەکەکە مشکیلەیەکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان پەکەکە ئەمڕۆ لە ناو تورکیادا ناتوانێت هیچ عملیاتی عسکەری بکات بەڵام دێت ئالۆزی ئەو ئالۆزیانەی دێنێتە ناو هەرێمی کوردستان و لە ناو هەرێمی کوردستاندا مشکلە دروست دەکاتن یعنی ئەگەر پەکەکە ئەم کێشانە دروست نەکات زۆر ئاسانتر دەبێ ئەو وەختە بە دەنگێکی بەرز و زۆر بە ئەوە بە تورکیا یان بە هەر وڵاتێک بڵێن ئێوە حەقی خۆتان نییە ئەمە بکەن. ji ber hebûna PKK li ser xaka Herêma Kurdistanê deverên sînorî rastî topbaran û bombebaranê ji alê Tirkiye ve tên ku bi hezaran gund ji xelkên xwe hatine valekirin bi sedan kes bûne qurbanî ji şerê navbera Tirkiye û PKK de.